يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون الجبال كالعهن المنفوش. یەکێک لە ئیماندارەکان خەلیفەکان خواناسەکان ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێت کاتێکە وفاتی کرد فاتیمەی خێزانی ڕەحمەتی خوای لێ بێ زۆر دەگریا بووی نەک یەکەم ڕۆژ هەر بەردەوام دەگریا بووی وتیان باشە ئەی فاتیمە بۆچی ئەوەندە بۆ مێردەکە دەگریت بەخوا پیاوێکی ئیماندار و بەتەقوا بوو بەخوا خواناس و ئیماندار بوو ئینشەڵڵا دوای مردنی باشترە لە پێش مردنی بۆی فەرمی وەڵڵاهی بۆ ئەو ناگریم ئەزانی بۆچی دەگریم شەوێکیان خەریکی شەونێژ بوو شەونێژی دەکرد ئێمەش سەیری تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکەین و تەماشای خراپە و گوناه و تاوان و فلیم دەکەین شەوێک لە شەوەکان شەونێژی دەکرد ئاەتێکی زۆری خوێنا گەیشتە و ئاەتە خوای گەورە دەفەرمێ یەومە یەکون الناس کەلفەڕاش المەبثوث ڕۆژێکە بێ خەڵکی لە قەبرەکانیان دەرەچن وەکو کولە پەرتەوازە دەبن و بڵاو دەبنەوە چۆن کاتێکە وەجبەیە کولە دەبینی هەمووی دەڕوا ئەو مرۆڤانەش ئەویان بەسەرادی هەمووی پەرتەوازە دەبی هەمووی سەرگەردانە بێ ئەفەرمی ئاەتە پیرۆزەی خوێنایەوە بەڵێ دوایەوەی سەلامی دایەوە لە نوێژەکە کەوتە سەرلا والله ئەوەندە گریا وتم ئەی سەر ڕۆحی دەرەچێ مرێت ئەی فەرموو ئەی هاوار بۆ ئەو ڕۆژەی کە تێیدا زیندوو دەبینەوە وەکو کولە بەرتەوازە دەبین و بڵاو دەبینەوە ئەی هاوار بۆ ئەو ڕۆژە سەختە ئەی هاوار بۆ ئەو ڕۆژە ناخۆشەکە هەمومان زیندوو دەبینەوە تێیدا ئەفەرمێ گریا ئەوەندە گریا وتم ئێستا دەمرێت لە ترسی خوا لە ترسی قیامەت ئەفەرمی هەڵسا دووبارە دوای ماوەیەکی زۆر دەستی کردو بە شەونێژ 100 ئاەتی تری خوێنا ئەوشە سەلامی دایەوە هەر گریا دەگریا ئەی هاوار بۆ ئەو ڕۆژەی کە تێیدا زیندوو دەبینەوە بە ڕوت و قوتی وەکو کولە پەرتەوازە ئەبین ئەبێ حاڵمان چۆن بێ لەو ڕۆژەدا خوای گەورە چیمان لێ بکە ئەفەرمێ بەدەم گریانەوە خەوی پیاکەوت هەتا بانگی بیانی خەبەری نەبووە وەڵڵاهی هەر کاتێ بینی ئەو شەوە دەکەمەوە خۆ پێ ناگیرێت ئەوە ترسانە لە قیامەت نەکبەتێ وەک من و تۆش لە هیچ ناگەڕێتەوە دەبا ئەو ڕۆژەمان لەبیر چییە ئەی ئەو کەسانی خیانەتەکەن لە ژنەکانتان لە پیاوەکانتان بە هەمان شێوە ژن و پیا و مەبەستن ئەو ڕۆژەتان لەبیر نەچێ دڵنیا بە تووشمان دەبێت ڕۆژێکە بێ لە قەبرەکانمان دەرەچین ڕۆژێکە بێ مردنی یەخەمان دەگرێت لە قورگمان دەرەچێتە دەرە ڕۆحەکەمان ئەو ڕۆژەمان لەبیر بێ بۆی تۆزێک بە خۆمان دابچینەوە اللهم اغفر للمؤمنين والمؤمنات